هەرێمی کوردستان لەو وادەیە نزیک دەبێتەوە کە پارتی دیموکراتی کوردستان و ژمارەیەک لایەنی دیکە بۆ ڕیفراندۆم دیاریان کردووە. لە بەرامبەریشدا تا دێت بەرەی دژبەرانی ڕیفراندۆم لەسەر ئاستی نێوخۆیی و عێراقی و وڵاتانی ئێقلیمی و کۆمەڵگەی نێودەوڵەتی فراوانتر دەبێت. لە سەر و هەمووشیانەوە ئەمریکا وڵاتانی زلهێز بەڕوون و ڕاشکاوی ڕیفراندۆم لە 25 ئەیلولی ئەم ساڵ ڕەت دەکەنەوە. ڕۆژی 7/6/2017 مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان سەرەڕای کۆتایی هاتنی ویلایەتەکەی وەکو سەرۆکی هەرێم لەگەڵ بەشێک لە حیزب و لایەنە سیاسەکانی هەرێم جگە لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کۆبوویەوە. لەو کۆبوونەوەیەدا بڕیاریاندا ڕۆژی 25/9/2017 واتە نزیکەی یەک مانگ بەر لە وادەی هەڵبژاردنە گشتەکان ڕاپرسی بۆ سربەخۆیی لە هەرێمی کوردستان و ناوچە جێناکۆکانی دەرەوەی هەرێم ئەنجام بدرێ. هەر لە سەرەتای ڕاگەیاندنی بڕیارەکەوە لەلایەن کۆمیتەیەکی حیزبیەوە هەر یەک لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی با ڕەچاوکردنی دۆخی نێوخۆی هەرێمی کوردستان و هەڵسەنگاندنی بارودۆخی سیاسی ناوچەکە و هەڵوێستی وڵاتانی زلهێزی جیان داوایان کرد پرسی ڕیفراندۆم بۆ کاتێکی دیکە دوا بخرێ. ئەو دوو هێزە سیاسیە جەختیشیان کردەوە ڕیفراندۆم وەک پرسێکی نیشتیمانی دەبێت زەمینەسازی نێوخۆیی بۆ بکرێت و پارلەمان وەک باڵاترین دەستگای نوێنەرایەتی خەڵکی کوردستان بڕیار لەوادە و میکانیزمەکەی بدات. ڕیفراندۆم خستنە ڕووی بابەتێکی گشتیە بۆ گەل بەو سیفەتەی گەل خاوەنی سەروەریە بۆ ئەوەی بۆ چوونی خۆی بە ئازادانە دەرببڕێت. جا بابەتەکەی یاسایی و دەستوری بێت یاخود سیاسی. ئەمەش شێوازێکە لە شێوازەکانی بەشداری ڕاستەوخۆی گەل لە حکومڕانی و بڕیارەکاندا. هاوکات دەکرێت ڕیفراندۆم یاسایی دەستوری هەروەها سیاسی دەبێت لەسەر پرسە گرنگەکانی وەک سەربەخۆی و جیابوونەوە، پەسەندکردنی دەستور، پەسەندکردنی یاساکان ئەنجام بدرێ. داواکاری و پێداگیریەکانی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان لە چەنگمانگی ڕابردوودا بۆ دواخستنی ڕیفراندۆم بۆ کاتێکی دیکە لەو خوێندنەوە واقیعەوە سەرچاوی گرتووە کە گۆڕان و کۆمەڵ وەک دوو هێزی خاوەن پێگەی سیاسی و جەماوەری پێیان وایە بۆ سەرکەوتنی پرۆسەیەکی نیشتیمانی وەک ڕیفراندۆم تەبایی سیاسی لایەنە کوردستانەکان لەلایەک و زەمینەسازی سیاسی و ئابووری و سەربازی هاوتەریب لەگەڵ بەدەستێنانی پشتیوانی نێودەوڵەتی زامنی سەرکەوتن و بە ئامانجگەشتنی گەلی کووردە بەرەو سەربەخۆیی و مافی چارەی خۆنووسین. لەگەڵەوەی بڕیاری ڕیفراندۆم لە پرۆسەیەکی نایاسایی و لەلایەن پارتی و چەند حیزبێکی دیکەوە درا لە ئێستادا ئەو پرسە پێی ناوەتە قۆناغێکی هەستیار و وێ ڕای هەڕەشە و لێدوانە توندەکانی بەرپرسانی عێراق و ئێران و تورکیا و نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش و کۆشکی سپی ئەمریکا و بەریتانیا و زۆرینەی وڵاتانی بڕیار بەدەستی ئەوروپا ڕیفراندۆم لە 25 ئەیلوڵ ڕەت دەکەنەوە و هیچ پشتیوانیەکی ناکەن. ئەمە جگەلەوەی لە نێوخۆی هەرێمی کوردستان و شەقامی کوردیدا دڵسادێکی گەورە لەبارەی ڕیفراندۆم و ئامانج و ئامانجەکەی لە ئارادایە. ئەمەش دەری دەخات دواخستنی ڕیفراندۆم تەنها خواستی کۆمەڵ و گۆڕان و کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئەو وڵاتانەشی چەندین ساڵە پارێزگاری لە پێگەی هەرێمی کوردستان دەکەن و دەیپارێزن دواخستنی ڕیفراندۆم با ڕێگاچارەیەک دەزانن بۆ دوورخستنەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە مجازەفە و شەڕ و ئاشوبێکی گەورە کە دیار نییە کێ دەسووتێنێت و چی وێران دەکات.